بەڵێ سڵاوتان لەبێ سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت وەکو لەوێنەکاندا دەیبینن سەرلەبانی ئەمڕۆ کاتژمێر 8:30 بەدواوە بەهۆی گرژیەک کە بە وتەی شاهێدەکان و بە قسەی خەڵکی نزیک بازگەکە گرژێک دروست بووە لەنێوان دوو هێزی ئەمنی هێزی بازگەکە و هێزێکی کۆماندۆ کە سیارەیەک بوونە و گرژەکە لە دەمەقاڵێکەوە بووە و هیچ جۆرە تاقەکردنێک نەبووە بەڵام ئەم گرژیە نزیکی 15 خولەک بۆ 20 خولەکی پێچوو بۆ هۆیەوە قەرەباڵغێکی زۆر دروست بووە لە هەردوو سایت و ئاستەنگێکی زۆر بۆ هاتووە دروست بووە وەکو لەوێنەکاندا دیارەکە سەرڕایەوەی بازگەکە کراوەتەوە لە ئێستادا بەڵام سایدی چوون بۆ کەرکووک لە سەمسماڵ بۆ کەرکووک بەهۆی ئەوەی کە لە کاتی گرژەکە هەردوو سایدی هاتنیش بۆ چەمچەماڵ سیارە بە پێچەوانە ڕۆشتووە ئاستەنگی هاتووە دروست بووە هەتاوەکو ئێستا لە سایدی چوون چەمچەماڵ بۆ کەرکووک بەم شێوازان قەرەباڵغێ دەبینێت بە هەمان شێوە لەو دیویشەوە لە سایدی هاتن لە کەرکووک بۆ چەمچەماڵ بە هەمان شێوە ئەم قەرەباڵغیە هەیە و پێ دەچێت ئەم ئاستەنگیە و ئەم قەرەباڵغیە چەند کاتژمێرێکی بێ تاوەکو بە تەواتی کۆنتترۆل بکرێ وەکو من لەگەڵ شۆفێرەکان قسەم کرد داواکارن کە کارمەندانی پۆلیسی هاتوچۆ بێن و ئەم گرژیە لەم شوێنە نەیەڵن وەکو پێشترش باسم کرد گرژیەکە لە نێوان هێزێکی ئەمنی بووە کە بەناو بازگەکە ڕۆشتووە لەگە کارمەندانی بازگەکە دەمەقاڵیان بووە و دواتر ئەم گرژێ دروست بووە 15 بۆ 20 بازگەکە داخراوە دوایکردنەوەی ئەم گرژی ئەم ئاستەنگی هاتوچۆ دروست بووە کە ئێستاشی پێوە بێ حەل نەکراوە و وەک ئاماژەمان پێکرد پێچێت ئەگەر بۆ شێوازە بڕوات بە چەند کاتژمێرێکی تر ئینجا بتوانرێت ئەم قەرەباڵغیە کۆنتترۆل بکرێت.